ژاپۆن ئەو وڵاتەی شکستی بە شکست هێنا بچووکن بەڵام گەورە بیر دەکەنەوە هەنگاوی بچووک دەنێن بەڵام تیش تێدەپەڕن شکست دەهێنن بەڵام نادۆڕێن هێز نانێرن بەڵام نەک وڵات بەداهێنان ماڵەکەت دەگرن ئەمە ژاپۆنە وڵاتێک خێراتر لە تیشک ژاپۆن وەک تەواوی وڵاتان دەرگیری چینایەتیەکی مەزن بوو خەڵکەکەی دابەش ببوو بەسەر دوو چیندا بەشێک خزمەتکار و بەشێک خزمەتکراو بەشێک سەردار و بەشێک ژێردەستە بەشێک ئازاد و بەشێک کۆیلە تا ساڵی 1976 کۆنتڕۆڵی ئابووری ژاپۆن بەدەست چینی سەردار و دەرەبەگەکانەوە بوو لەو ساڵەدا ئیمپراتۆرێتێکی لاو پێچەوانەی نەریتی باو پێچەوانەی بەڕێوەبردن بە شێوازی نەریتی و کۆن بڕیاری چاکسازیشی مەزنیدا بنەمای چاکسازیەکەی ناونرا شۆڕشی مێجی چاکسازیەکان بە جۆرێک ڕیشەیی بوون بە ماوەیەکی کەم ژاپۆن لەو چینایەتیە دەربازی بوو هەرچەند بەرەی ناوخۆ ئیمپراتۆری تازەیان بە منداڵکار و کاڵفام دەزانی بەڵام ئیمپراتۆر بەردەوام بوو لەسەر کارکردنی خۆی وڵات چووە قۆناغێکی پێشکەوتوو ئەم شێوازە لە بەڕێوەبردننی کۆنی تێپەڕاند و چووە هاوشانی وڵاتان چاکسازیەکانی مێجی چاکسازیەکانی مێجی لە 76 مادە و 7 بەش پێک هاتبوو کە ئەمانە بەشێکن لە بڕگەسەرکیەکان یەکەم هەموو پەیوەندیەکان لە شخصیەوە گواسترانەوە بۆ پەیوەندیەکی پیشەیی و پسپۆڕی دووەم هێنانی ئامێر لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو بە مەبەستی دەرهێنانی وڵات لە شێوازی بەرەمێنانی کۆن سێم برەودان بە بەرهەمی ناوخۆ و پشتگیریکردنی دەوڵەت لە بەرهەمەکانیان و هاندانیان بۆ بەردەوامبوون لە ڕێگەی پێشکەشکردنی خزمەتگوزاریەوە چوارم هێنانی کەرەستەی خاو و ڕستنی لە ناوخۆ و پاشان هەناردەکردنی بۆ وڵاتان پێنجەم پێداچوونەوە بە سیاسەتی وڵات و دروستکردنی پەیوەندیەکی نوێ لەسەر ئەساسی زۆرترین سوود بۆ وڵات شەشەم دامەزراندنی زیاتر لە 3000 پسپۆڕ و شارەزا بۆ فێرکردنی خەڵک لە بوارەکانی زمان زانست ئەندازیاری و سەربازی حوتەم ناردنەدەرەوەی زۆر لە خوێندکاران و پاشان گەڕاندنەوەیان بۆ وڵات بۆ هێنانەوەی ئەزمونونەکەیان و ڕۆڵبینینیان لە پێشخستنی کەرتەکانی وڵات هەشتم دروستکردنی سوپایەکی بەهێزی نیشتیمانی کە لە سەرەتاوە بۆ دەرهێنانی هێز لە دەست چینی دەستڕۆیشت و سەربازی کرد بە ئیجباری بۆ هەموو ئەوانەی تەمەنیان لە سەرووی 20 ساڵەوەیە بۆ ماوەی 4 ساڵ نۆیەم ئاوەدانکردنەوەی گوندەکان و بردننی کارگە بۆ شوێنە دوورەکان پاشان دروستکردنی گوندی نوێ دێم گرنگیدان بە بواری میدیا و ڕاگەیاندن و ڕۆڵبینینیان لە پێشخستنی لایەنەکانی تر یازدەیەم گەڕان بە دوای کەسانی پسپۆڕ و لێهاتوو گرنگی پێدانیان و بەرپرسیارەتی پێبەخشینیان لەسەر جەمبوارەکان بە تایبەتی کەرتی پەروەردە ئەمانە بەشێک بوون لەو چاکسازانەی کە ئیمپراتۆریەتی نوێ ئەنجامیدا دواتر بە شۆڕشی مێجی ناسرا ساڵی 1989 دەستوریان نووسیەوە ون بە خاوەنی یەکەم دەستوری مۆدرێن لە وڵاتانی ئاسیا لە دەستورەکەدا دەسەڵاتی زۆر بەخشرا بە سەرۆگۆزیران و ئازادی ئاینی و مەدەنی خاڵەجەوەریەکانی ناو دەستوری وڵات بوو ئەم ساڵانە بە ساڵی گۆڕانکاری سیاسی و کۆمەڵایەتی دانرا ساڵی 1990 تا ساڵی 1945 سەردەمی پیشەسازی و گرنگیدانی بواری سەربازی بوو تەنانەت بە جۆرێک پێشکەوت هەژمونی بەسەر کۆریا و چین و کوالالامپوردا دواتر هێزی ژاپۆن لە بنکەی پێرڵ هابەری ئەمریکایدا و دەیان سەربازی کوشت ئەو پێشکەوتنی ژاپۆن وای کرد ئەمریکا لە دووەم جەنگی جیهانیدا بە فەرمانی سەرۆکی ئەمریکا هێری ترومان هێرشی ئەتۆمی بکاتە سەر ژاپۆن لە 6 مانگی 8 ساڵی 1945 بە فەرمانی سەرۆکی ئەمریکا بۆمبی ئەتۆمیکە درێژیەکەی 3 متر و بە کێشی زیاتر لە 4 تەن کاتژمێر 8 و 15 خولەک هێرشی کردە سەر شاری هێرۆشیما زیاتر لە 70,000 کەس بەپێی هەندێ سەرچاوەی تر زیاتر لە 140,000 کەسی لەناو برد سەرباری ئەو کارەساتە ژاپۆن خۆی بەدەستەوە نەدا و دوای 3 ڕۆژ جارێکی تر ئەمریکا هێرشی ئەتۆمی کردە سەر شاری ناکازاچی و زیاتر لە 80,000 کەسی لەناو برد ژاپۆن ناچار خۆیدا بەدەستەوە و داگیر کرا دوای جەنگی جیهانی شتێک نەما بوو بە ناوی ژاپۆن بە تەواوی ببوو بە وڵاتێکی وێران و کەلاوە ساڵی 1947 ژاپۆن سربەخۆیی وەرگرت ئەم وڵاتە کە بەر ئەنجامی چاکسازیەکانی مێجی خاوەنتوانایەکی گەورە بوون دەستیان پێکردەوە و کوردوتەنی سەر لە نوێ تێ هەڵچوونەوە حکوومەت چووە پشتی خەڵک و هەمووان دەستیان پێکرد یەکەم هەنگاو بۆ کۆنتڕۆڵکردنی سیاسەتی ئابووری هەنگاویان ناو گرنگیان بە بەرهەمی ناوخۆییدا
خراپترین بەرهەمی ناوخۆییان بە باشتر دەبینی لە بەرهەمی دەرەکی بە ماوەیەکی کەم و تەنانەت دوای 10 ساڵ ژاپۆن هەستایەوە و چووە سەر ڕێچکەی پێشکەوتن. پلانی هەستانەوەی ژاپۆن: یەکەم، گرنگیدان بە کەرتی ناوخۆ و پشتگیریکردنی دەوڵەت لە بەرهەمە ناوخۆییەکان. دووەم، پشتگیری پیشەسازی ناوخۆ لەلایەن دەوڵەت و گواستنەوەی ئەزموونی وڵاتان بۆ سەرخستنی ژاپۆن بەبێ لاساییکردنەوە. سێیەم، هەوڵدرا کەمترین شت هاوردەی وڵاتی خۆیان بکەن، بۆ ئەو مەبەستە پشتیان بە خۆیان بەست. چوارەم، پاکێجێک و بۆکسێکی پەروەردەیی لەلایەن شارەزایانەوە دانرا کە بوو بە پێشکەوتوترین سیستمی پەروەردەیی لە هەموو جیهاندا. لە شوێن فێرکردن گەورەترین گرنگی بە بواری پەروەردەکردن درا. تاوای لێهات خوێندکار تا پۆلینۆ لە بواری خوێندندا بەکەوتوو هەژمار نەدەکراو، لەو قۆناغەدا تەنیا پەروەردە دەکراو. وانەی ئەخلاق بوو بە وانەیەکی سەرەکی و دواتر بوو بە چەقی پەروەردەی ژاپۆن. چاکسازیەکان بە چەند قۆناغێکدا تێپەڕی. ساڵی 1947 تا ساڵی 1950 بوونیاتنانەوە. ساڵی 1950 تا ساڵی 1970 برەودان بە کەرتەکان و سەرپێخستنی سەر جەمکایەکانی ئابووری، سیاسی، پیشەسازی، پەروەردەیی و کشتوکاڵ. ساڵی 1970 تا ساڵی 1990 برەودان بە کەرتی پیشەسازی و کێبەرکێکردنی وڵاتانی سەرمایەدار. ساڵی 1990 تا ئێستا ژاپۆن بوو بەو وڵاتەی کە تەواوی شارەزایان شایەتی ئەوە بدەن لە ئاستی پێشکەوتن سەدەیەک لە پێش مرۆڤایەتیەوە ڕێدەکات. هەندێک لە نمونونەکان کە ژاپۆنی پێدەناسرێتەوە: خاوەنی پێشکەوتوترین ڕۆبۆتەکانی جیهانە کە لە ئێستادا زۆرێک لە کارەکان بەوان سپێردراون. خوێندکار و مامۆستاکان هەموو ڕۆژ بەیەکەوە خوێندنگاکان پاک دەکەنەوە. ئەندازیاری تەندروستی بۆ پاککەرەوەکان لە شوێنە گشتیەکان بەکاردێت و خاوەنی بەرزترین موچەن. ژاپۆن لە ئێستادا بۆتە نمونەیەک کە جیهان چاوی لێ دەکات. لە مۆندیالی ساڵی 2010 وڵاتی رووسیا کاتێک کرانە دەرەوە، هاندەرەکانیان یاریگاکەیان پاکردەوە و دواتر لە شوێنەکەیان بە زمانی خۆیان و رووسی نووسی بوویان سوپاس. ئەو کاتە وترا ژاپۆن مۆندیالی لەدەستدا، بەڵام لە ڕەوشدا لە هەمووانی بردەوە.